ئەو بزانین قوربانیکردن دینە، عرف و عادەت نییە. ئەوە نەبێ باوک و باپیرم بۆیان مابێتەوە بۆ من، یا باوک و باپیرەی تۆ بە هەمان شێوە. ئەمە دینە، ئەمە قوربانیەکە لە سەدەمی ئیبراهیم پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم هەیە و هەتا ڕۆژی قیامەتیش. بۆیە ئەمە دینە، دینداریە، تەقوایە. ئاگاداری ئەو خاڵە بن ڕوو دەکەمە خەڵکی کاتێک کە قوربانی دەکەن دەستان خۆش بێ، بە جوانترین شێوە قوربانی بکەن، بە شێوەیەکی جوان. چۆن؟ نە لە کڕینی حەیواندا ڕەزیلی بکە، شتێ باش بکڕە، بێ توانای خۆ با 50,000 زیاتر بێ. ئەگەر ئێمە لە پارێکەوە هەڕۆژی 1000 دانام بکەین ناو دەخیلەیەکەوە، ئێستا حالێن 350-400 زارمانە بوو. ئەگەر ڕۆژی 1000 دانما دابنایە و پارێکەش پێتان وتم وا بکەن، ئەوانەی کە توانای ڕۆژی 1000 نادابنی حساب مناڵێکی بۆ بکە، حساب مناڵێک ڕۆژی 1000 دەیتێ بۆ نمونە. کاتێک کە هەڵێ بشڕی سەیرێکی 350,000 یا 370,000 حازرە خوانەی بڕێ، بۆ تۆ باشترە کەسێکە نەیبێ. بۆیە ئەمە ڕەزیلی و چروکی مەکە لە کڕینی حیوانێکی باش، و کاتێکش ڕەزیلی و چروکیش مەکە کاتێکە حیوانەکە تەوزیعەکەی، گۆشتەکە تەوزیعەکەی. ئەوە بەلاتەوە گرنگ نەبێ عەلاکەکە پڕکەم، ئەوە بەلاتەوە گرنگ بێ، ئەوە گرنگ نەبێ بەلاتەوە من ماڵێ زیاتر ببەخشم، نە ماڵێ کەمتر ببەخشە و گۆشتەکە با جوانتر بێ. مەیدە بە 20 ماڵ، بیدە بە 10 ماڵ و با گۆشتێ پوختە بێ، کوردوەتەنی بۆ ناو مەنجەڵ و خواردن ببێ. پڕێکا لە شت بەس گرنگی عەلاکە گەورە کاتەوە، بەڵام کاتێکیش کە هەڵێ بچڕیسێکی نیوەی خراپ و بەکەڵ ناوی خۆی فڕێدە، خۆشی نایخوات. وەڵاهی قوربانی ئەکەی جارێ پێشەوەی پشکی بکەی و جیای بکەیتەوە، دا بنیشە من خۆم هەموو ساڵێ واکەم، ئەوەی خراپ بێ خۆم نەیخۆم سوێن بەخوا فڕێتم، ناڵمژە ناو گۆشتەکەەوە. لەوانێت دونگێ خەڵبی خوا، بەس هەندێک شتێک کەس هەر نایخوا. بۆیە قوربانی ڕەزیلی تێدا مەکە، و لە تەوزیعاتیشە ماڵێ کەمتر و 10 ماڵ کەمتر کە با دەم بەشی 10 ماڵکە، چەندێک بوو ئەوە حیوانەکە بچووکە با بەشی 10 ماڵکە، با بەش 5 ماڵکە. گرنگ ئەوەیە گۆشتەکە ئەو فەقیرە یاخود ئەو دراوسەیە ئەو خزمە ئیسفادەی لێ بکە. ئەمە زۆر گرنگە. وەڵی زۆرتان پێ ئەڵێم، زۆربەی خەڵکی کە گۆشت تەوزیع ئەکات گۆشتەکەی بە کەڵک نایە، زۆری بە کەڵک نایە، بەس گرنگ ئەوەی ئەڵێ با تۆزێ زۆر بێ. ئیتر نە، زۆر ماڵ گرنگ نییە، گرنگ ئەوەیە چەند ماڵێکی کەم بێ و گۆشتەکە جوان بێ ئینشاءالله. چونکە ئین الله طیب لا يقبل الا طیبا. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم خوای گەورە پاکە، ئەوەیشی پاک نەبێ قبوڵی ناکە. شتێ ببەخشە کە خۆت ئەی خۆی، ئەوەی بە کەڵک نایە مەیکە ناو عەلاکەوە. دووبارەیەکەمەوە ماڵێک کەم بی دەرێ و بەس پاک و خاوێن و خۆش بێ، باش بێ، گۆشتێ جوانی بەرێ، با ماڵەکان زۆر نەبێ، ماڵەکان کەم بێ و گۆشتەکە جوان بێ. لە تەوزیعاتە ئەوە زۆر گرنگە. وەکو هابیل بە کوڕی ئادەم سەلامی خوای لەسەر بێ کام شتەی باش بوو ئەوەی بەخشی، خوا لێی قبوڵ کرد. وەکو قابیل مەبە کام ماڵەی خراپ بەخشی، خوا لێی قبوڵ نەکرد. شتی جوان ببەخشن، ئەمە زۆر گرنگە. ماڵ زۆر مەبەخشن، ماڵێک کەم ببەخشن و شتێ جوانی بدەنی، ئەوەشی بە کەڵک نایە فڕێدەن. بەڵام کاتێکیش کە فڕێدەن کۆڵانەکان پیس مەکەن، سەقافەت و ڕۆشنبیریتان تیا بێ، شوێنەکان پیس مەکەن، بیکە ناو عەلاگەیە کەپسەوە تاک و ساری زەبڵ دێ فڕێدا، ئەو ناوە پیس مەکەن، بەردەم ماڵ خەڵک پیس مەکەن. کابرا بەردەمی چۆڵەتەوە نابێت گونەحبارە بچی عەزێتی ئەدەی. بۆی ئینشاءڵڵا پاک و خاوێن بن، با ئەو قوربانەی لە بەرچاوی خەڵک جوان بێ. خەڵک بێزی لە قوربانی نیێتەوە بۆ هی خراپی ئێمەوە. گۆشتی جوان ببەخشە و بەردەم ماڵی خەڵکیش پیس مەکە بە پاشەڕۆی ئەو حیوانێک فڕێداوە.